باش کوردستان ئێوارە باش بینێرانی هێژا لە هەر شوێیەکی دنیا هەن. بەرنامەی ئەمڕۆی ئێوارە باشمان کە دوو تەوەرەی جیاواز لە خۆی دەگرێت، یەکێکیان کە تایبەتە بە ئەو کەمپێنێک کە دروست بوو بۆ دروستکردنی پەیکەرێکی ئاشتەوایی بۆ لەقلەقەکە کە لەقلەقی هەولێر مێژوویەکی کۆنی هەیە و میوانێکی ئازیز لەگەڵمان لە ستۆدیۆ بەڕێز قادر نادر چالاکی مەدەنی و هەروەها عیسا خدر لە کوردستان ڕۆژنامەوان و تەوەری دووەمان کە پاراستنی شوێنەوارە مێژوویەکانە بەڕێز عەبدوڕەقیب یوسف کە مێژووناسە و هاوکات شوێنەوار ناسە لەگەڵمان بە پەیوەندی تەلەفۆنی بەشدار دەبێت و دواتریش کە پەیوەندی تەلەفۆنەکانمان کردەوە ئێوەی بینێرانی عەزیزیش دەتوان لەگەڵمان بە تەلەفۆن بەشدار بن و بابەتەکەمان دەوڵەمە بکەن. بەخێر بێ کا قادر بوو بەرنامەکەمان خۆشحاڵ بووین بە ئامادەبوونت. دیارە بەڕێزت وەکو چالاکی مەدەنی هاوکاتێکێکی لە ئەو کەمپینەی کە دروست بۆ ئەو لەقلەقە مێژوویە کە لە شاری هەولێر هەبوو تیرۆر کراوە. ئێستاش کەمپێنێکتان دروست کردەوە بەڕێزیشت یەکێکی لەو کەمپینە لە سەرەتادا پێمان خۆشە ئەگەر بکرێت کورتەیەکمان بۆ باسکەی لەوەی کە ئەم مێژووی هێلانەی ئەو لەقلەقە دەگەڕێتەوە بۆ ساڵی چەند لە شاری هەولێر. دیارە سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە کە بواردن یان بابەتێکی جیا باز دەکرێت و بابەتەش ئاژەڵ دۆستیە ئەوە گرنگیدان بە پەیکەر کە ئەوەش یەکێک لەو بابەتانەی ترا کە کەم میدیاکان چوونە سەری. دیارە ئەوەندەی ئێمە بەپێی ئەو زانیارانەی کە لە یەک ساڵی ڕابردوو کۆمان کردیتەوە مێژووی ئەو لەقلەقا لە 30 لەکانەوە ئەو لەقلەقا هاتۆ لە قەڵای هەولێر نیشتەجێ بووە ینی بە بنەچەوە هاتوونە ساڵانە لە ئەفریقیاوە بە هەزاران کیلۆمەتریان بڕیە چوونەوە هاتوونەتەوە. بەداخەوە لە ساڵی 94 لە دوای نزیک 6-7 ساڵ ئەو لەقلەقا لە هەفتە یەکەمی شەڕی ناوخۆ تیرۆریان کرد. دیارە دیار نییانی مەسەلەی تیرۆرکردنەکەمە ناتوانین بڵێن تیرۆرکردنەکی وەکو برێ متعەمد بووە پێی ئەو زانیاریانەی ئێمە یەکێک لەو چەکدارە دەبەنگانە هەر لە بۆ نیشانە تێگرتیا کە ئەو لەقلەقا ئەو لەقلەقەی هەولێر بوو بە ڕەمزەک یان ئەوەتە لەگەر هەموو خەڵک مێژوۆکی هەیە. ساڵی پار مانجی سێ بوو ئێمە دەستمان بە کەمپینێک کرد لەو بارەدا. خۆشبەختانە لە ماوەی کەم 200 کەسایەتی چالاکوانی مەدەنی لە ناویاندا هاوکات 20 ڕێکخراوی جیهانی و کوردی بەشداریمان کرد مزەکەرەیەکماندا بە پارێزگاری هەولێر دوای ئەوە کە بوار بدەن. سەرەتا جێگری پارێزگار موافقەی کرد و بەشی ئەندازەی پارکەکان موافقەیان کرد. هەفتەی پێشوو ئاگادار دەکرێنەوە بەبێ هیچ سەبەبێک ئەڵێن ڕێگری دەکەن ئێستاکە دەست. دیارە ئێوە زەرورەتی دروستبوونی ئەو پەیکەری ئاشتیە بۆ ئەو لەقلەقە لە چیدا دەبینەوە؟ ئێمە پێمان وایە یەک ئەو لەقلەقە تیرۆر کرایە تیرۆرکردنەکە وەکو وەفایەکە لە بەرامبەر لەقلەقێک 7 ساڵ لەگەر خەڵکی شاری هەولێر ژیا و بەشێک بووە لە ڕەمز چۆن قەڵا چۆن منارەی خانەقا چۆن مەسەلەن دەڵالخانە ئەوانە کۆمەڵێک ڕەمزی خەڵکی هەولێرن. لەقلەقەکەش یەکێک لەو ڕەمزانە بوو کە بە تایبەتی کە تیرۆرکرا زیاتر ئەوەی کردو. یعنی ئێمە کۆمەلگای ئێمە کۆمەڵێک پەیکەری بتیان دروست کردیە هەموو پەیکەری حزبی پەیکەری کە هیچ ڕەبتیان بە شار نیە. ینی پەیکەر لە هەر شارێک کە دروست دەکرێت لە هەر وڵاتێک دروست دەکرێت ڕەمزی شتێک دەبێت، ڕەمزی پێشکەوتن دەبێت، ڕەمزی ژنان دەبێت، مەسەڵەن ژنێکی ئازادی خواست کەسایەتێکی ئازادی خواست دروست دەکرێت. ینی ئێمە پێمان وایە لە هەولێر پەیکەری لەقلەق نەقسە ئەکرێت ینی هەم وەکو ئەوەی کە ڕەمزێکی بوو تیرۆر کرایەوە و هاوکات بوو ئاژەڵ دۆستیانی. ئێمە ئەو وڵاتە پڕ بووە لە مرۆڤی عسکەرتاری و پڕ بووە لە کەسانی حزبی پەیکەر دروست کراوە تا ئێستاکە پەیکەرێک لە بۆ ئاژەڵ دۆستی دروست نەکراوە کە خەڵک فێر بکرێ. مەسەڵەن چ ئەوەی لە سلێمانی کراشتەشی جوان بوو کەرەکە لە سلێمانی، چ ئەوەی هەولێر کە ئێمە هەوڵی بۆ دەدەین ئەمە خەڵک دووش ینی ئەو پەیکەرە دەمانەوێت دش بە شەڕی ناوەخۆ بێتن. ینی ئەمە بیکەینە سیگناڵێک کە خەڵک دش بە شەڕی ناوەخۆ بوێستە. شەڕی ناوەخۆ چ ماڵوێرانێک دروست دەکات بەدەر لە کوشتنی مرۆڤەکان دەربەدەر ئاژەڵیش لە ناو دەباتن. ینی هەموو ئەو ئامانجانە کۆی کردەوە کە هەوڵ بدەین
ینی ئەو کەمپینە دروست بکرێتن. ئەو کەمپینە چەند کەسی تدا یعنی لە ئەوروپا و کوردستان پێکەوەینە ینی دەتوانم 15 کەس زیاترین لە کوردستان. تەکالیفی مادیەکی چێ هەڵی دەگرێت؟ تەکالیفمان نییە، ئێمە چی دەکەین؟ هەڵمەتی ڕاگەاندن دەکەین، ماڵپەر پەیجێکی فەیسبووکمانەیە زانی هەموو مێژووی ئەو لەقلق و ئەو لەقلق کۆ دەکەینەوە کە تا ئێستا چەندین شاعیر و نووسەر و چیرۆکی لەزە نووسرایە. ینی ڕەنگی پێم وایە کە ینی ئەوەی وەفا و شعر پەخشان چیرۆک هەموو ئەوانە لە ئاسی هەرە باڵاوە لە سەریان نووسرا. یعنی پەشەوێک لەوانە شعرێکی دوور و درێژی لەسەر نووسیە. قوباری جەریزادە نووستی ئەوەندە ئێمە بزانین مەسەلەن لە چیرۆک زۆرە من دەیان شتمان بۆ هاتووە. بەڵێ ئێستا بەرەت بە کەمپینە ئێستا دوای ئەوەی کە وەڵام دراونەتەوە کام پەیکەرە ناکرێ هیچ لە هۆکارەکەیان ئاگادار نەکردوونەتەوە هۆکاری نەکردنی بۆچی لەگەڕێتەوە؟ ئەوان نزیک 1 ساڵ ینی لە مانجی 5 پارەوە قبوڵی کردێت جێگری پارێزگار ئیمزای کردیا لەسەری کە ئەوان لاریان نییە ئەوە پارچی ئەندازەکان ئەندازەی پارکانیش ئەوانش لاریان نیە بە مەرجێک حزبینە بێگویان نووسیتیان لە کاتێکدا ئەومان دەزانین یەک حزبینە گەرچی ینی ئێستا بڕۆنا ئەو هەولێرەی یەک پەیکەر نییە کە حزبی نەبی پارتی نەیکرد بێ و یەک پەیکەر نییە لە دەڤەری سلێمانی شێتی نەیکرد بێ لە کاتێکدا هەولێر بنە پێویستی بە عەبدولخالق مەعروفە پەیکەری بۆ هەبێ پێویستی بە شەید جەمیل ڕەنجبەر وەکو شاعیرێک پێویستی بە مەسەلەن پارتیزانێکی وەکو سەرداری ئیسۆفی مامۆستا شەید کۆچەر و قادر شۆڕش ئەوانەیە پەیکەریان لە بۆ بکرێ ئەوانە ڕەمزی هەولێرن هیچ لەوانە نییە هەموو پەیکەرەکان حزبین کەچی ئەوزە مەسەن لە نامەکەی ئەڵێ حزبی نەبێ خۆ پەیکەرەکە حزبی نییە. ینی ما هەست پێ دەکەین هۆکاری سەرەکی پشت پەردە کوتلەکانی ناو پارتی لە نێوان خۆیانن بە تایبەتی مە هەست پێ دەکەن دوای ئەوە بڕیار دراکە ینی لایەن دەوڵەمەندێکی هەولێرەوە پارەکە دابین بکرێ پارێزگار ڕێگری دەکاتن. بڵێ لە کاتێکدا ئێوە کەمپینێکتان دروستکردە تەنها بۆ ئەوەیە یاخود بۆ کاری تریشتان هەیە لەو کەمپێنە؟ ئێمە هەوڵ دەدەن ینی مەدەنیەت لە کوردستان بچەسپێ بەڕاستی ینی با خەڵک فێرەوە بێ یەکەم ینی ئاژەڵیش وەکو لەقلاق کە ڕەمزێکی هەولێرانی هەولێر هەمومان بیرەوەریمان هەرچی خەڵکی هەولێر هەرچی سەردانی هەولێری کردبی بیرەوەریی هەیە لەگەڵ لەقلەقە تەنانەت ئەم چەند شێوەکاری کەم دیوانی پایک ڕسمیان لەسەر چێشاوە کە خەڵکی سلێمانی و خەڵکی شارەکانی تر بوونە کەلار و خانەقین و ئەوانە بوونانی ئاگاداری ئێمەیان کردو پێ تابلۆیان هەیە لەسەر لەقلاقەکان با بڵام ئامانجەکە ئێمە زیاتر ترسمان لە شەڕی ناو خۆ بە بەردەوام هەیە بۆیە ئەو پەیکەرەوەکو ڕەمزەشی دژە شەڕی زیاتر دەمانەوێت بناسێنرێتن. بڵێ دیارە بەرز ئیسا ئەوانی سەرقاڵی ئەوەنە کە هەوڵ بدەن بۆ وەرگرتنی موافقەتیەوە دیارە بەپێی ئەو بەڵگە نامانە کە ئێستا محافظ موافقەتی کردو نازانم دیارە بەرز دەڵێ دوجار کە ئەم پەیکەرە ئێستا ناکرێتن واتە وازی لێ هێنن ئێوەکو کەمپینەکە یاخود چۆن؟ نانا ئەمە وازی لێ نایەنین باوە پارێزگار دڵنیا بێلەوە بەردەوام دەبین و بە ئاسی ڕەتکردنەوەکەی ئێمەش بە خەڵکی هەولێری دەناسێنین لەبەر ئەوەی پارێزگار ئەو مافەی نییە بڕیا لەسەر مشتێکی شار بدە ئەو مۆزەفەکی ئیداریە و خەڵکی کەش لە بۆی هەیە لەو شارە دەوری هەبێ پارێزگار ئەرچی بەڕێوەبردنە بەس ئەو بەڕێوەبردنەمانەیە ئەوە نییە حاکمێکی فرعونی بەخۆی بڕیا لەسەر هەموو شتەکان بداتن ئێمە بەردەوام دەبین هەوڵ دەدەین ئەم ساڵیش پێمان نەکرد 2 ساڵی تر ئێستا بیرۆکەی لەقلاق پەیکەری لەقلاق ئەگەر ئەو پارێزگار ڕێنەدا هەر دروست دەبێ دەمەوێت خاڵیش بمێنی پارێزگار ڕەتی ئەوەی کردیتەوە زۆر بە زیرەکایەتی ئەڵێ لە هەر شوێنێک دەکەن لە هەولێر بەڵام لەو شوێنە مەکەن کە تیرۆر کرایە لە پارچ شار کە ئەوەی دەکەن لە کاتێکدا پەیکەرەکە جوانی لەوەدایە تۆ لێن دەربیکەی یعنی ئەو بە ئەدەبەوە پێ دەڵێ قبوڵم نییە ڕسم بەردەچیاندانە لە هەولێر کە ئەوە هەر بە خۆی سوکاتیە بەخە لەقلەقەکە دەرێ ڕسمی ماسیە ئەوەی دیتی بێتن ئەزانێتن ئەوە هیچ پەیوەندێکی بە لەقلەق نییە کە کەس نازانی چەندی تەکلیف کرایە چۆنە و هیچ سیمایەکی لەقلەقی پێوە نییە هەر لەبەر هەندێک کاتێک ئێمە تەرحمان کرد دەنگدانەوەی بوو دەیان بابەتی لەسەر نووسرا بۆیە ئێمە بەردەوام دەین با دڵنیا بێ بەس ڕەنگ بێ ئەو ڕووداوانەی کوردستان دێتە پێشەوە ماوەیەک ڕای دەگرین بەڵام دەینەوە مەیدان دیارە بەڕێز ئێستا لە خەتەبە ئەو پێوە دێوە بگرمەگەرم و بڵێ بەرەزت
بینەرانی عزیز ئێستاش دیارە بابەتەکەمان هەرۆکو باسمان کرد پەیوەندی بەو لەقلەقە مێژوویەی شاری هەولێرەوە هەیە و دوو میوانی عزیز لەگەڵمانە بەڕێز کاقادر نادر چالاکی مەدەنی و بەڕێز ئەیسا خدر کە ئەویش ڕۆژنامەوانە بە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵمانە لەسەر خەتە ئێستا. بەڕێز ئەیسا ئەم کاتۆ باش. بەڕێز ئەیسا گوێت لە دەنگم هەیە؟ بەداخەوە دیارە پەیوەندەکەی پچڕاوە، هیواداریم بتوانێت وەری بگرێتەوە. بام بگەڕێمەوە لای بەڕێزت. دیارە کەواتە باست کرد کە محافز تەنها شوێن لەسەر ئەساسی شوێنەکە ڕەتی کردوێتەوە نەک لەوەی کە هەر پێی کارکە نەکرێ. ئایا هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە کە لە عینە شوێنان نەبێت؟ ئەو ڕێیوە کە گوایە لانەکەی مایە تاریخەچیانە سەر نووسیەوە بەردەکەیە لە تەنیشت سەجادەیەک دانراوە ڕسمی دوو ماسیە زیاتر نەگەوەیە ئەلە لێوێن دەردانراوە. بەڵام یعنی من کە دەڵێم زۆر بە تەکنیکەکی زیرەکانەوە دەڵێ ئەمن قبوڵم نییە تا هەفتەیەک لەمەوبەر لاری نەبووە لەسەر ئەو نقطەیە، ینی قسەیان نەکردو جێگرەکە ئیمزا کرد ئەوە گاڵتە جاریە تۆ جێگرەکەت ئیمزا بکە قبول بکە دوای ئەوەی کە بڵێ من قبول ناکەم. یعنی ئەوە مەهزەلەیەکە کە ئەو وڵاتەوە قانونی یاسا ئیدارەی زۆر سەقەتە، منطق نییە جێگرەکەی قبول بکە پارێزگار قبول نەکاتن لەسەر ئەوەکەی. بۆ ینی ئەو هەنجەتەکەی زۆر بە ئەوەیە ناوێ بڵێ قبولم نییە دەڵێ لەو شوێنە دایمەنن لە کاتێکدا مانایی ئەو لەقلەقە لەوەیدایە کە تو لەو شوێنە تیرۆر کرایە و خەڵک لێوێن دەربیرەوەریەوە. ئێستاش خەڵک بەبێ ئەو پەیکەرە هەر ینی بیرەوەری هەیە لەوێندە. با پەیوەندێکە وەرگیراوە جارێکتر پەیوەندێکە وەربگرین. بەڕێز ئەیسا ئەم کاتۆ باش. هەموو کاتێکتان باش هاتن و زیبەخانە و کاتێک تۆ بینێران و کاقادری باش. زۆر سپاس دەکەین، خۆشحاڵ بووین بۆ بەشداریت لە بەرنامەکەمان. من زۆر زیاتر زۆر سپاس بۆیە. زۆر سپاس دەکەین. بەڕێز ئەیسا بەڕێزت هەم ڕۆژنامەوانێکی هەم یەکێکی لە ئەندامی ئەو کەمپێنایە دەتوانیت تۆزێک بۆمان باسکەی کارەکانتان بەکوێ گەیشتووە؟ بەڵێ جاتە لە ماوەی ساڵێکە لە کەمپێنەکە کە ئێمە ڕامانگەیان کار لەسەر ئەوە دەکەین تەنها ڕەزامەندی پارێزگار وەربگرین. دوات جار لە 23 پێنج ما ڕەزامەندی جێگری پارێزگار وەربگرین کە دەستمان بە کارەکانمان کرد، هونەرمەندمان لە دەرەوەی بابەن هەرێم هێناوە، لە شارەکانی فری کوردستان هێناومانە. ئەوە بوو قەرار بوو ماکێتەکەمان هەڵبژات لە ئەندازەی پارکەکان شوێنی دیاریکرا وەربگرین کە پارک شار بوو. ڕۆیشتن بۆ دیاریکردنی شوێنەکە، بەڵام دیار بوو پارێزگاری هەولێر هەر بە تەلەفۆن ئاگاداری کردبوونەوە کەوا ڕێگە پێنەدراوە و نابێ ئەم لەقلەقە دروست بکرێت لەو شوێنە. بۆیە ئێستا ئێمە چەندین جارێ تاکە دوی جاری کردوای ئەو با بڵێن بە شێوەیەکی شەفڕەوی کە داوای کردبوو ڕای بگرن بە نووسا و داوامان لێ کردووە کە ڕەزامەند بێت تەنها لەسەر سانتیمەتر چوارگۆشە لەم کوردستانە لەم هەولێرە تەنها یەک شوێنمان دەوێت سانتیمەتر چوارگۆشەمان پێدە پارێزگاری هەولێر بۆی هەم ئێمە هەم خەڵکی کوردستان هەم بە تایبەتی خەڵکی هەولێر ڕێز لە بڕیارەکەی پارێزگاری هەولێر بگرن و بزانن بەڵێ ئەم پارێزگارە بۆ شار ئیشەکە گوێ لە ئیرادەی خەڵک ئەگرێت، گوێ لە خەڵکی شارەکە یەگرێتن، کار بۆ خەڵکەکە یەکاتن، بەڵێ ئەم پارێزگارە دەتوانێت ئەم شارە جوان بکە، ئەم شارە بکاتە پایتەختی گەشتیاری بۆ ئەوەی ئێمە تەنها 40 سانتیمەتر ماویستوە. بەڵام تاکو ئێستاکە ڕەزامەند نەبووە دوێنێ و ئەمڕۆ و ڕۆژانی تریش سەردانی پارێزگارم کردووە ڕایگرتووە. بەڵام ئێمە گەیشتنێتەوەی کە ماکێتەکە دەستنیشان بکەین و پارەی بۆ داوین بکرێتن و هونەرمەندی ژیاری بکرێتن بۆ ئەوەی دەست بە کارەکانی بکە. تەنها یەک واژی پارێزگارمان ماوە کە ڕەزامەند بێتن لەسەر دروستکردنی پێکەرەکە. بەڵێ بەڕێز ئەیسا ئێوە لە کوردستان و بە تایبەتی لە هەولێر دروستبوونی پەیکەرێکی لەو جۆرە ئایا بە ضرورەت دەزانن یاخود چییە؟ بەدڵنیای بە ضرورەتی دەزانین هەم وەکو خەڵکی هەرێمی کوردستان لەبەرەوەی وەکو خەڵکی هەرێمەگە بە شێوێکی گشتی باسی بکەین لەو کاتێم لەقلەقە کوژراوە یا ئاشوبێک شەڕێک هەبوو لە مەملەکەتی ئێمە ئەویش براکوژی بوو کە چەندین خەڵکی بێتاوان چەندین خەڵکی سڤیل بەر ئەم شەڕام ئاشوبە کەوت و گیانیان لەدەستدا.
یەکێکی لەمانە کە ئێمە بیکەینە سمبڵی ئەم شەڕام ئاشوبە ئەم لەقلەقە بوو لە کاتی شەڕی ناوەخۆ لە یەک با بڵێن لە هەفتەی یەکەم شەڕی ناوەخۆ تیرۆر کرا کوژدا هەر ناوێکی لێنەین ئێمە دەتوانین ناوی لێ برین بەڵام ئەم لەقلەقە دەتوانین وەک سیمبۆلێک بهێڵینەوە جگە لەمەش خەرچی هەولێر خەرچ دەوروبەری هەولێر ئەو خەڵکانی سەردانی هەولێریان کردووە لە ساڵانی زوو بینیویانە ئەم لەقلەقە لەم شارەکە سوڕاوەتەوە هەولێر قەڵا و منارە و ئەو لەقلەقە و خەڵک پێی زیاتر یعنی سەرسان بۆ خەڵک زیاتر کە دەهات بۆ سەردانی ئەم شارە ئەیبینی بەڵام بەداخەوە لەم شەڕەکە کوژدا ئەگەر ئەم گولێ ڕەنگە بەر لەقلەقەکە نەکەوتبایە بەر کەسێکی تر بکەوتابایە بەر مرۆڤێک کەوتایە بەهەرحاڵ ئێمە قەید ناکە لەگەرەوەی لەگەر ئەو هەموو شەڕ و ئاشوبەی بەسەر ئەم وڵاتە و بەسەر ئەم شارەدا هات کە خەرچی هەولێر بووە قوربانی ئەم لەقلەقەش بووە قوربانی ئێمە دەمانەوێت وەک سیمبۆڵێک وەک حمایەکی ئاشتی تەواوی برایەتی دژایەتیکردن بە شەڕی ناوەخۆ بە شەڕی براکوژی بۆ مەرگە ساتی تووشی خەڵک بۆ دەمانێت پەیکەرێکی شایستە و جوان کە لە برۆنز دروست بکرێتێن کە نرخەکەی زیاتر لە 2 دەفتەر دۆلارە داوامان لە هیچ لایەنێکی پەیوەنددار نەکردووەکەوە ئەم لەقلەقەی تیرۆر کردووە بیان با بڵێنکەوە ئەمڕۆ ئیدارەی هەرێمی کوردستان دەکەن بڵێن دینارێکمان پێ بدا ئێمە کەسێکی شاری هەولێر کە خاوەن سەرمایە خۆی با بڵێن تەرخاکردووە و توێتی من پارەکە ئەگرماستۆی خۆم داوامان لە هیچ دایانێکی نەکردووە بۆیە ئێمە بە پێویستی دەزانین و هەروە سووری شەدین لەسەر ئەوەی هەتاکو ئەم پێکەرە دروستەکە ئێمە بەردەوام دەبین لە کار و چالاکیەکانمان ئەگەر ئەو پارێزگارە چاوەڕێ دەبین ئەگەر هەر موافق نەبوو لەبەرەوەی تاکو ئێستاکە هیچ ئەوەش ڕەزامەندێکی نیشان نەداوە هەر ئەنووسێتن ئەوە ناکرێت لەبەرەوەی دیزاینی ئەو پارکە لەگەر ئەم لەقلەقە ناگونجێ باشە من ئەپرسم ئەگەر دیزاینی ئەم پەیکەرەی لە برۆنز دروست دەکرێتن لەگەر ئەو پارکە نەگونجێ ئەی باشە گەچێک دانراوە ئەمە چۆن لەگەر ئەو دیزاینی ئەو پارکە گونجێ دنیایەک نێرگەلە و بچایخانە و شتی تافی دانراوە لەم شوێنە ئەدی ئەمە چۆن لەگەر دیزاینی ئەو پارکە گونجێت و چۆن خەڵک لەگەری ئەگونجێتن بۆیە هەندێک کار هەیە ئێمە لەسەری بەردەوام ئەدین ئەم کارە بەکاری خۆمان و پشتی خۆشمانی ئەزانین ئەگەر خۆشمان لە ئێستادەمە پێمان نەکرێت سەردەمێکی تریشبی هەر ئەبێ بیکرێت لەبەرەوەی سیمبۆلی ئەو شارە بووە بۆیە ئێمە بەردەوام دەبین لە کارەکانمان و هەروەها چاوەڕێ دەکەین ئەگەر ئەو پارێزگارە هەر موافقەی نەکرد بەڵکو پارێزگاری داهاتوو موافق بێتن و دڵێکی یعنی وەکو بابڕێن خۆی بە خەمخۆر و ڕێز ئیرادەی ئەو خەڵکەی ئەو شارە بگرێتن و تاگلایەنە بڕیار نەدە بە پێیدا. بەڵێ بەرز ئێساد ئێمە تەوەرێکی تریشمان هەیە سەبارەت بە پاراستنی شوێنە کۆنەکان. ئایا ئەم کەمپینە تەنها وەکو سمبولێکی مێژووی سەیری ئەم لەقلەقە دەکا یاخود یەکێک لە کارەکانی ئێوەژە بێ بۆ داکۆکیکردن و لە پاراستنی شوێنەوارە قەدیمیەکان؟ خاتی نەجیبە من دەمەوێت ڕای بگەینم ئێمە کەسانێکین لە شاری هەولێر و با بڵێن لە هەرێمی کوردستان ئەوانەی لە ناوەوەن و ئەوانەی لە دەرەوەشن ئێمە شارەکەی خۆمان خۆشەوێ ئێمە خەڵکەکەی خۆمان خۆشەوێ ئێمە قودسیەتەکانی ئەو شارەمان خۆش دەوێتن ئێمە ئەو سیمبولانەمان خۆش دەوێت کە خەڵک زمانێک بیرەوەری لەگەر هەبووە کە مێژوویەکی دێرینیان هەبووە کە هەر یەکێک لە ڕابردوو ئەو ئینسانانە بیبینەوە کۆمەڵێک بیرەوەریان لەگەڕی هەیە ئێمە نامانەوێت شار بکەین تەنها بە دیکۆرێک و تەواو ئێمە دەمانەوێت ئەو شوێن و ئەو گەڕەکانەی کە ساڵانێکە ژیانی تێدا ناکرێت بۆ نمونە قەڵای هەولێر قەڵای هەولێر ساڵانێکە چۆریان کردووە کە ئێستا کاگە بڕۆیتە ناوی ڕەنگە خەریک بێت وێران ببێتن لەبەرەوەی ئەگەر ژیان لە هەر شوێنێک نەمینێتن ئەو شوێنە ڕەنگە وێران ببێت لەبەرەوەی کەس نۆژەنی ناکاتەوە لەبەرەوەی ئەم خەڵکانەی کە لەوێ ژیاون هیچ نەبێت ساڵانە توانی یانە شوێنێک با بڵێن ئاوی لێ چۆڕابی یان شوێنێک داڕمابێ خۆیان ساچیان کردێتەوە بەڵام ئێستاکە بڕۆ هیچ کەسێک نییە ینی دوو پاسەوانیان بە دیارداناوە و ئەم شوێنە خۆی وێرانە بێ خۆی کاو لە بێ بە شوێنی خۆی واتە ئاساوارەکەی نامینێ هەندە گەڕێکی تر هەیە کاو گەڕەکانە بگەڕەکی عەرەبانە گەڕێکی تەعزیلە ئەو شوێنانە
پێویست نییە تێک بدرێت پێویستە نۆژەم بکرێتەوە و ئەگە خەڵکەکەشی تۆ قەرەبووە بکەیتەوە خەڵکەکەی لە دەرەوەی شار قەرەبووکەوە بەڵام شوێنەکەی مەکە بە بینایەک بە باڵەخانەیەک کە تێیدا بازرگانی بکرێتن یاخود تێیدا شتی تر بکرێتن ئێمە شارەکەی خۆمان خۆشە ئەمانەوەی ئەو مێژوێ خەڵک لەگەری ژیاوە لەگەران شارە بمێنێتن هەر نامانێت تەنها بین کە شوێنێکی مێژووی لە شوێنێکی دێرین تێکی بدەین بیرۆخێنین چیە تەنها کۆمەڵ خەڵکێک تێدا سوودمەند دەبن سوودمەند بوونەکەش بۆ کۆمەڵی خەڵکە من دەتوانم بڵێم بەشێکی زۆری ئەو باڵەخانە و ئەو شوێنانە کە تێک دەدرێتن کۆمەڵی خەڵک تێدا سوودمەند دەبن کە ئەو خەڵکانە من دڵنیاشم خەڵکی شاری هەولێر نین بەڵێ زۆر سپاس خەڵکی ترن لە شاری هەولێر عەفومکە خەڵکی ترن دێنە شاری هەولێر لەو شارە بەواستە بە هەر شتێک بێ گەڕەکێکی مێژووی شوێنێکی حەزاری تێکەدەن بۆ ئەوەی باڵەخانەیەک دروست بکەن و لە شارە سوودمەند بن ئایجینا خەڵکی هەولێر من دڵنیان بە شارەکەی خۆیان ئەستێت و بۆ شێوەیە وێرانی ناکەن بەم شێوەیە تێکی نادەن بەم شێوەیەش باڵێن ناپەرۆش نابن بۆ شارەکەیان بەڵام بەداخەوە ئێستا ئەوەی دەیبێنێ ناپەرۆشیەکمان بەسەرەوە ئەفرۆشن بە پەرۆشیەوە بۆ شارەکە بۆیە یعنی ئەمە لە لای هەندێک کەس جێگای نیگەرانیە پێم خۆش هەموو خەڵک بیزانێ ئەو ناپەرۆشیەی هەیانە لە دڵەوە بە ئەو ناپەرۆشیە بینەوە بە پەرۆشی بە سەرمانە بیفرۆشتنەوە. بەڵێ زۆر سپاس دەکەین بەڕێز ئەیسا بۆ زانیاریەکانت بۆ بەشداریەکەت. سپاس بۆ ئێوەش کاتێک خۆش بۆ تۆ بۆ کاکە قازوو بۆ تەواوی بینەرانی نەورۆز تیڤی ڕێز و حرمەتمان هەیە دەستان خۆش بێ سپاسیەوە دەکەین. زۆر سپاس دەکەین دیارە بەڕێز ئەیسا ڕۆژنامەوان لە کوردستان لەگەڵمان لە پەیوەندی تەلەفۆنیدا بوو. باستش بگەڕەمەوە بەلای بەڕێزت کاقادر گوێت لە قسەکانی کاکە ئەیسا بۆ گەشتێکت هەیە لەسەر قسەکانی من پرسیارێکت کرد و کەمپینە چێ بەڕێوەی دەبا ینی زۆربەی ئەوانەی سەرپەرشتیمان کردووە خەڵکی ڕۆشنبیری هەولێرن هەوڵ دەدەین هەولێر لە قاڵبی حزب دەربچی سیمای جوانی بە وەرە چکە هەولێر ئێستا بیت یەک پارچە وە کاک ئیسا باسی کچ حزبی هیچ پەیکەرێکی ڕەمزی شارەکەی تێدا نیە کۆمەڵێک شەقام و گۆڕەپان و شتیان ناو کردیە کە هیچ مێژووچیان لە هەولێر نییە ئەگەر مێژووکی زۆرداریشیان نەبێت مێژوو ینی بەهرەیەکیان لە هەولێر بەجی نەهێشتە خاوەن قوربانێک نین لەو هەولێرە بۆیە من دڵنیام زوو درەنگ وەکو حی سەدام و ئەسکەری و ئەنا هەموو ناوەکان دەبی بگۆڕدرێتەوە لە هەموو شار و لە هەموو دنیا ئەو شوێنانە ناوەکان بەپێی خەڵکی شارەکە دەکرێت لە ستۆکهۆڵمیش ئەوە دەکرێتن کە ئێستا سرف لە دەڤەری هەردوو دەڤەر هەمووی بوویتە حزبی کۆمەڵێک بتی خۆیان هێناوە بەسەر ئەو خەڵکانیان چەسپان و لە کاتێکدا هیچ بیرەوەریەک خەڵک لەگەر ئەو کەسانێکی بەشبوو بیرەوەری تاڵ ئامرازی شەڕی ناوەخۆ بوون گەنجی هەولێر و سلێمانیان بە کوشداوە ئێستاوانە بووینە ڕەمزی هەولێر و سلێمانی پەیکەریان و دروست کرد ئەوە یەک دوو بەنسبەت شوێنەوار من بۆ خۆم لە 2008 لە ناو ئەو کەمپینە بوویمە ینی بەڕاستی ئەو پارێزگاری هەولێر خەڵکەکی زۆر و پێی وایە کە خزمەتی خەڵکی هەولێر دەکە بەڵام دەورێکی زۆر خەتەر دەبینی لەبەر ئەوەی ئەو پارێزگارە تەنیا دیکۆر دەبینێتن تەنیا ئەهرام بەرز دەکاتەوە لە کاتێکە شارێکی هەولێر کە شارێکی مێژوویە هاوشێوەی ڕۆمایە هاوشێوەی یۆنانە هاوشێوەی قوبرسە هاوشێوەی وڵاتێکی گەڕەکەی وەکو گەملەستانی ئێرەیە کە هەمومان دیتمان ئەو شارانە ئەو مەحافز بۆی نییە دەست لە یەک خانوو بداتن کەچی سەرباری ئەوەی یعنی ئێمە لە 2008 کەمپینمان کرد کەچی دەڵالخانەی تەخت کرد ئەو کە ئەو حەقەی نییە لەبەر ئەوەی هەتا ئەو هەولێریان دروست کرد بوو کە هەولێر نوێ دەکەنەوە ئەوە دوور لە ئیرشادات و دوور لە زانیاری هەموو شوێنەوار ناسی کوردە ینی هەر شتێک کە شارێک کە شوێنەوار ناز بێ ئەبێ شوێنەوار ناز بڕیار بدا ئەبێ یونسکۆ بڕیار بدا کەچی پارێزگار هەر بەزە و خۆی بەتەما بوو هەموو ئەو گەڕەکانە تەخت بکاتن یعنی ئێمە بەڵگەمان هەیە بە شانازی و ئەڵێ سێ گەڕەکی کەلتوری هەولێر تەخت دەکرێتن ئێستا شوێنەوار ناس و ئەوانە قسەیان لەسەرەوە بەڵێ کە ئێمە کردمان بە هەڵا زۆر کەس هاتە سەرخەت مامۆستا عەبدوڕەقیب یوسوفێک لەوانە بوو لە کوردستان بۆ هاتە سەرخەت ئەزیەتیشیدا یعنی ئەمە دەتوانم بڵێم ئەزیەتیشدا لەبەر ئەوەی داکۆچی لە شارە لە شوێنەوار دەکرد شوێنەوار ناسانی عێراق هاتنە سەرخەت و یونسکۆ بە ڕسمی پارێزگاری ئاگادار کردو کە لە بۆی نییە ئەو گەڕەکانت تێک بدا کە ڕاوەستایە ئێستاکە ئەوە پارێزگار یونسکۆ کە ڕێکخراوەشی جیهانی سەرپەرشتیەوە دەکات ئەو ڕێگری لێ کرد
سی خانیشی لەگە ڕەش تەعجیل تێکداوە. یعنی ئەوانە هەمووی بە تاوان من دەرچووی تاریخم تێکدانی هەر شوێنشی ئاسار لە قۆناغی دەسەڵاتی بەعز ئێعدامی لەسەر بوو کەسی ئەو پارێزگارە بە کەیف خۆی گەڕک تەقت دەکا دیکۆرێک دروست دەکا خەڵک پێیان وایە ئەوە جوان لە کاتێکدا مێژووی یعنی ئێمە هەمومان ڕەنگی دیتمان یۆنان ڕۆما وەنیا یعنیش گەڕیانگەڕەکەی و گەملستانی ئێرە کە هاوشێوەی تەعجیل و خانەخا نۆژن دەکرێتەوە زۆر جوانترە لەوەی کە تۆ تەختی دەکەی بەرزکردنەوەی هەراممانایەوە نییە یعنی ئەو شوێنە هەولێر من ئەوکو بڵێم هەولێر شارەکە ئەوە بەدەست هەموو کەسێک ناکەوێت تەمەنی 5,000 ساڵ بی تۆ بێ دەبی بێ ئەو شوێنانە زۆر بە جوانی دیقەت دەی یعنی من نمونەیەک لە بۆ بڵێم نەجی بەخا من ئەوە لە نزیک لە 2008 دیسان کەمپینمان دش بە تێکدانی شوێنەوارەکانی پارێزگاری هەولێرێ کرد هیچ شوێنێک نابی هەتا ئالێری تەلەڤیزیۆن هەتا لە دووری 300 متر تێک بدرێتن تێک بدرێ کەچی لە هەولێر بە ئەو بازاری نیشتیمانیان دروست کردیا یعنی لە کۆنفرانسێک پێیان گوت بە نوێنەری بەلەدیە هەولێریان گوت بە چ حەقێک ئێوە چوونە بازار نیشتیمانتان دروست کردیا کە مووقعەتی قەڵات تێک دەشتێنیسکەوە هەموو ئەوەی خۆی هەیە وتی کاکە مهندسەکە لە بەرچاوی هەر هەماسا بەوت کاکە وەڵی نیویان لێداوە زاتونە داوای ئیجازەیان کردیا یعنی لە کوردستان ئاوایە بەرپرسێک زەوقی دەگرێتن بەبێ بگەڕانەوە لە بۆ قانون دەستور ئەو بازار نیشتیمان ئەوە قسەی من 100% ئەوەمە لەوە دڵنیام لە ناو کۆنفرانسەکە سازوتی نیوەی پێ دوای ئەمە پەیوەندی بە نەبوونی زانیاریەوە هەیە یاخود چییە؟ چاوچنۆکی مادی کۆمەڵک کەسن وەکو مافیا بەو شارە وەربوونا کۆمەڵک بەرپرسن سەقافەتیان نییە ئەنی بەش سەقافەتیان نییە و تێدەگەن خانی گرنگە دروستکردنی بەرنامە و قسەکردن لەسەر ئەوەی کە چۆن هەوڵ بدرێ بۆ پاراستنی ئەو شوێنەوارە مێژوویانە من نمونەش کەت پێ بڵم نەجی بەخان بەڕێوبەری هەموو شوێنەواری پایتەخت کە هەولێر کە پایتەختەشی وایە خەریزی شانۆیە خەریزی شانۆیە کە هیچ لەو شتانە نازانێ وەجێ لە کەسانی وەکو عەبدەڵقیبی سوفوان ناجێ کە شوێنەوار ناسا خەری مەسیلە شاهینایە ئەو مەسیلە سەرپەرشتی شوێنەواری هەولێر دەکا بە زەوق خۆیان بڕیار دەدەن ئەشکەوتی بەستونە هەیە تەمەنی 2 ملیۆن ساڵە مێژووی هەموو ئینسانیەتی تێدایە 30 گەڵا بە خۆریان لێ دەرهێناوە وەڵا تێدەیکەنە گازینۆ ئەوە تاوانە ئەوە دەکرێتن ئەشکەوتی بەستونە ئێمە بە بەڵگە هەیتمان ئەو بەڕێوبەری شوێنەوار بە سەرپەرشتی پارێزگاری هەولێر ئەوە لە کاتێکدا کۆمەڵێک زانای ڕووسی هەن لە ساڵی 2007 چوینە ناو ئەو شوێنە وتیان کەس بۆ نیە دەست لە یەک خۆڵیش بدە لەبەر ئەوەی مێژووی هەموو ئینسانیەتی تێدا بووە کێشە لەوەیە ئێمە یعنی چەندین بڕۆ کەرەسەی شوێنەوار فرۆشراوە تێکە درێ ئەوە لە قەبستانەکان تێکە درێ یعنی بۆکو گوتم ئەگەر ئێمە نەکەشتناگەشت ئەو مەسلەی ئەوە هەولێر بە تەواتی تەخت دەکرا کۆمەڵک ئەهرامیان بەرز کردو شەقامیان کردووە بە خەڵک دەڵێن ئەمە پێشکەوتنە لە کاتێکدا ئەوە تەخریبە ئەوە تێکدانە لە بۆ خەڵکی هەولێرێ ئەو لە بۆ خەڵکی کوردستان بەگشتی خەڵک هەموو شوێنانەی ئەسەرین دەبێ بپارێزرێن نۆژەم بکرێتەوە چی حکومەتە تۆ سیرکە لەو لای بازار نیشتیمان هەیە 100 متر لەولاتر ئەگە سیر بکەی خانیەکانی تەعجیل و خانەخا ئەو هەموو وێران بوو لە کاتێکداەوە مێژووی شارەکە کەلتوریە هەر شوێنە کە گەڕەکێک کە تەمەنی گەیشتە 200 ساڵ ئەبێ ئەو شوێنە بپارێزرێ ئەوە قانونی یونسکۆ و قانونی ڕێکخراوە جیهانیەکانە کەسیوانە تەختی دەکەن بەڵێ دیارەتۆکو مێژوو نووسێک تا چەند مەسەن گرنگە لە کاتێکدا کە هەست نەکردن بە بەرپرسیارەتی یاخود ڕوخانی ئەو شوێنانە خەڵک لێرەدا بێتە سەرخەت و خەڵک داوای هێشتنەوەی ئەو شوێنانە بکاوەکو و دەشی بینی لێرە لە سوید زۆر قاوەخانەی بچووکەیە یاخود ماڵ هەیە کاتی خۆی خەڵک تێدا کۆبووتەوە ئەوانە وەکو شوێنێکی مێژووی هێڵدراونەتەوە نوێژەنکراوەتەوە و خەڵکیش زۆر جارە برێ لە مەکتەبەکانە لە یاخود میوان دێ خەڵک دێدەیان بنە سەیری ئەو شوێنانە و وەکو کللتورێکی خۆیان وەکو شوێنەوارێکی مێژووی دەیهێڵنەوە یعنی من دەمەوە بڵێم هەمومان دەزانین ساڵانە خەڵک لە هەموو دنیا ڕوو لە ڕۆما و یۆنانوانە کێچێک لەوانە شوێنەوارە کوردستان لەوەش کەنزێکە بە تایبەتی شاری هەولێر لە بڕی ئەوەی بکرێت بە شوێنێکی گەشتیاری وەکو گەملەستان کە لە هەموو دنیا خەڵک دێ بەرمونە گەملەستانی شاری کۆنی ستۆکۆڵم عینەن گەڕەچخانەکان و تەعجیلە کە سابونکەران و سلێمانی سابونکەران ئەوانەیە خەڵک نۆژەنیان کردەوە هەموو خەڵک دەچێت بەشێکە لە ئەوەی شوێنی گەشتی گوزاری نوێژم بکرێتەوە لای ئێمە تێکە درێ بەداخەوە ینی ئەوە کەژۆی کۆمەڵێک کە سەرپەرشتی وڵات دەکەن تێناگەن لە ئاسی ئەو
جوانیەی کە بەو شار و بۆ کوردستان بەخشێنرا لە هەموو دیارە سلێمانیش هەوڵدرا چەنگەڕەکێک دیسان تێک بدرێ دیسان کەمپینی بۆ کرا وە لە دهۆک هەوڵ دەدرێ و لە کەعاکری هەوڵ دەدرێنی ئەو شوێنە هەمووش لەبەر ئەوەی شوێنەوار پارەیەکی خەیاڵی دەکاتن بچووکترین شوێنەواری ئاسەر بۆیە بەداخەوە سەقافەتی سیاسەکانی کورد بەشە چانس ئاسی سەقافیان تێناگەن کە پێت وایە مەسەن زۆر جار مەرج نییە سەرۆکی شارەوانێک یاخود محافزێک لە هەموو بوارەکانە شارەزایی هەبێ بەڵام گرنگە ڕاوێژکاریان هەبێ ئەوانە پێت وایە ڕاوێژکاریان هەیە و پرسیان پێ بکەن و ڕاوێژکاری خودی سەرۆکی حکوومەت کە مامۆستا عەبدوڕەقیب یوسوف 2007 هەموو هەوڵێکی داوە کە هەموو نامەیەکی داوە نابی تێک بدرێت کەچی گرتیان لە زیندانیشان پەستا بەو تەمەنەیە و لێشاندا لەبەر ئەوەی ڕێگری کرد ینی کەسێک شوکو عەبدوڕەقیب یوسوف ئەو تەمەنەی هەندێک پەیکەری لۆ دروست بکرێتن کە بە 120,000 وێنەی 120,000 وێنەی هەیە ئەوە پێ قسەی خۆی بە هەزاران بەڵگەی هەیە یەکێک لە دڵسۆزە هەرە گەورەکانی شوێنەوارە پارێزگاری هەولێر لە بڕی ئەوی جێ لێ ڕابگری لە زیندانی ئێستاژ بەڕێز عەبدوڕەقیب لەسەر خەتە با و پەیوەندی تەلەفۆنی وەربگرم ئەگەم بەلای بەڕێزت بینەرانی عزیز میوانی دووەمان کە پەیوەندی تەلەفۆنی لەگەڵمانەیە بەڕێز عەبدوڕەقیب یوسوف کە مێژوو ناس و شوێنەوار ناسە لەگەڵمان لە سەرخەتە بەڕێز عەبدوڕەقیب بکاتەوە باش بەڕێز عەبدوڕەقیب بەڵێ گوێت لە دەنگمان هەیە بەڵێ بەڵێ دەنگت هەیە ئەم کاتەوە باش ئەم کاتە باش زۆر خۆشحاڵ بووین بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەمان سەلامەت بی خۆش بی زۆر سپاس بەڕێز عەبدوڕەقیب ئەگەر بکرێ بۆمان باسکەی لەسەر مەسەلەی ئێستا لە کوردستاندا مەسەلەی پاراستنی شوێنەوارە مێژوویەکان لە چه ئاستێکدایە بەڵێ پاراستنی کوردستان شوێنەوار لە کوردستان دەیتوانم بڵێم نییە یا لە سەدا 90 نییە کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بایەخ بە شوێنەوار نەداوە هەروەها سەرکردایەتی کورد بایەخ تێ نەداوە بە شوێنەوار بایەخ بە تاریخ نەداوە بەڵکو لە کاتی حکوومەتی هەرێمی کوردستاندا یەک جار زەرەری زۆر لە مێژوو لە شوێنەوار لە کەلەپوری شارستانێتی کوردستان دراوە بە شێوەیەک کە هەموو دەولەتە داگیرکەرانی کوردستان ئەو زەرەرە لە مێژوو لە شوێنەوار و کەلەپوری شارستانی کوردی نەداون شتێکی عەجیبە ئەمە چەندین ساڵە شوێنەواری کوردستان کەلتوری کوردستان پێ ئەنفالکردن بە هەزاران نەک بە سەدان بە هەزاران شوێنی تاریخی شوێنی شوێنەواری شوێنی کەلتوری شوێن قەبرستانەکان و قەبرێ باو و باپیرانی ئەم خەلکە هاتووەتە وێرانکردن وەک چەندین جار لە تەلەڤیزیۆنەکانمدا گوتووە آخر جار تەلەڤیزیۆنی ڕووداو بوو و جەریدەی ڕووداو لە مانگی ڕابردوودا بۆ نمونە چه قاچاقچیەکانی ڕوم و عەجەب وێران کردبن ڕوم و عەجەم یان قاچاقچیانی نێو لای خومان یعنی کوردەکانی خومان ئەمە 22 ساڵە ئاثاری کوردستان وێران دەکەن حکوومەتی کوردستان بەرگریەکی وا لێ ناکە و هەروەها حکوومەتی هەرێم خوشی بەشدارە لە وێرانکردندا دەوائری حکوومەت چەندین شوێنەواری کوردستانی وێران کردووە دەوائری حکوومەت خۆی چەندین قەبرستان وێران کردوونە کە قەبرستان شوێنێکی پیرۆزە قەبرستان هەم ئاسارە هەم بە گوێری قانون مافی گشتیە دوو جار بە پێ یاسا مەمنوعە دەستکاری کردن کە قەبرستان لە نێو شاری دهوک و هەولێر و سلێمانی و لەم شار و لەو شار و لە فلانجێ ئەمانە هاتووەتە وێرانکردن
بو نمونه گرد قشله لسلیمانی برانبر درگاه مزیوتی گوره سروک حکومت حریم کردستان در روز 6/4/2004 ام گرد شوینواریه یه 6000 سال لموبد یه عصری ورکا اما فروش دای دولمندک بر قیمتك رمزي وبوخوي كردوتا سوبر ماركت اما سروك حكومتها تاريخي شاري تاريخي بايتخت خوي بفروشها جرد عوينا محافظه هولير ضررك زوري ليدا وسري تخكر وريجبو برد ضررك زوري ليدا كلها مير افضل آكره كدو شوري هبو وهاتا ويران كرن گیره کلها دهو که واندو سه هیوا داد زلامک بو خود که پروژه یکی بازرگانی زور لو بارا نوتی اومان جریدکان نوتی دائره آثار برعی با اذن دائره آثار دهوکش قلای دینجا لپشدر گورترین قلات پشدر مدرسه کی ثانوی چو ویرانی کر بو خود کر در رزو باخ لم مانگی را بردو کمپانی یک لنو شاری سلیمانی گردی دیکون لسرچنار ویرانی کر و اگر نهو تماشا جیر شاشه کانال KNM بکه او موضوعات داد بسوریتا و ایتر زور اما بو نمونه زور شوینی تاریخی هاتیا ویران کردن و هر تی ویران کردن لای خلق دهات و خلق دهات هر بناغه یک به شتک به شوفل یانپه بشکه یه ویران بکن رز و باق بو خویان قبرستان سید علی کرده بونه مشتل نو جرد شاری رانیه قبرستانی بیدرد لکناحیه یکی بوخو کردوتا باغ و بستان بوخوی فردگان در روخینن فردکودکان دو فرد لقات حکومت حرم دا یه قدیم که 700 سال لما برزاویا لتاریخ مسالک الابصار ابن فضل الله العمری دا هاتوا یه مصری هاتا ویران کرن نما آثاریان لنل جلی علی بگدا فرد قلاشوالان که حکومت عراق پاراسته بو اوشی نما فردك لسر زيبو كاسكندري مقدوني لسري كيفر بوا للاي قرد مامك لسر زي جورا اوجي معمل شولم لوي ايش كردنو اثار او فردا تاريخيه زور بتمن اوشي هاتا ويران كردن جرك كونكان سليماني همو زوی هاتی ویران کردن لکات حکومت حرم دا ایسا که لکات یکیتی نشتیمانی برپرسا زانکوی سلیمانی سروتی زانکو دکتر صلاح سعید لیگ مانگ دا 2 مانگ 3 مانگ لمانگ در 4 کاغذ رسمی کتاب رسمی نوتی بو محافظ بو مکتب سیاسی بو حکومت دبی ام گرکه کلتوریانه سلیمانی بیا پاراستن چینکه کلتوری شاره تاریخی شاره یکی دی هنرمندان نوسی بره و بلاتی گشتی روشنبیری نوسی کمپین 7 میلیونی نوسی بو مکتب سیاسی اکادمیای بیر و هوشیاری نوسی بو مکتب سیاسی که او دستگاه سر به مکتب سیاسی یکی دیا پارلمان عراق نوسی بو محافظ ایره داله به انقص گرکه کلتوریکان سلیمانی تیا ویران کردن ایما راضی نگیم پارلمان عراق عرب دیا مثلا برگیری کلتوری سلیمانی دیگه لیره همو ویران دیگه مکتب سیاسی یکیتی نشتیمانی محافظ سلیمانی شاروانی سلیمانی ولام ام همو خلقه نداوه لحوت شایخانه سلیمانی امضا کو اجر الله خلقه و دشی ویران کردنی درکه کونکان سلیمانی که به بريار المتحدة 1976 دبي همو جركيه يكون يعني محليه يكون العالم همو بيا باراستن چونك او جركانا اصلي تمثيلي شارع تاريخ يكون برز عبد الرقيب برز جاره پیشتر که قدر
ئەگەر ئیجازە بدەیت پێشتر کە قادر ئیشارەتی پێدا بەڕێزت ڕایشکاری سەرۆکی حکوومەت بووی بۆچی ئەم کێشانەی کە هەیە ئەو کاتە باستان نەکردووە یاخود باستان کردو و جێبەجێ نەکراوە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە ئایا نەبوونی شارەزایە نەبوونی گوێگرتنە خۆشکم دەیان کاغەس دەیان راپۆرت من نووسیمە بۆ مامجەلال بۆ مەسعود بارزانی بۆ نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەت دەیان ها نامە من بۆیان نووسیوە دیفاعی لێ کردووە گلەییم لێیان کردووە حتا شکایەتیشی من لێیان کرد لە هەردوو حەزب لەلای بریمەر و هاریشود کە گەورەکانی ئەمریکی سوڵتەی ئەمریکی بوو لە عێراق من وام زانی ئەوانە زۆر قیمەتی ئەم توراس دەزانن چەند تور دەزانن شوێنەوار ئەوانە ژی نەدەزانی یانە خۆیان دەزانن کە من حتا لەوێ شکات لێیان کردووە العراق لای حکومت من شکار کردووە لای وەزارەتی ڕۆشنبیری عێراقم کردووە دائیما من ئەو کاتێ ئەو ساڵانێ کە من ڕاوێژکار بووم بوو کاری شوێنەوار لە کوردستان هەر لە شەردا بوومە لەگەڵ ئەم هەموو لایانە هەر لە شەردا بوومە لەگەڵ بەڵێ بەڕێز عەبدوڕەقیب ئەگەر دیارە ماوەی بەرنامەکەمان زۆر کەم ماوە ئەگەر بکرێ ئەگەر پێشنیارێکت هەیە چی بکرێ بۆ ئەوەی پارێزگاری لەو شوێنەوارە مێژوویانە طبیعی ئەمە تاوانێکی گەورەیە بەرامبەر کەلتوری شارستانی کوردستان و مێژووی کوردستان تێیەکردن من تکا دەکەم ڕجا دەکەم حکوومەتی هەرێمی کوردستان لەو ڕێگایە بگەڕی تەراجعی بکە و بایەخێکی زۆر بە شوێنەوار و کەلتور بدە ئەوێ کە ماوە با بپارێزە ئەمە داواکاری منە بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریت لە بەرنامەکەمان ئەگەر شتێکی ترت هەیە لە کۆتایی ئەگەردا سپاس دەکەین وەڵای کۆتاییەکەی با پەیوەندی بە کەمپینی 17 ملیۆنی بکەن یە پاڵاتنێ شوێنەواران بۆ ئەوەی ئێمە ڕێگە بویان دانی بەرنامە بویان دانن و پێکە بە نەهێلن کەس دەستکاری ئاثار و کەلتور بکەن با گەڕێکە کوونەکانی سلیمانی بپارێزن بابا وێران کرا بۆ ئیتر ئەوە ڕێگاتەشی معلومە بەڵام ئێمە ئەو کەمپینە کە دروست بووە لە 17 ملیۆن کەس وەختێ ئێمە ڕێنمایەکانی خود دنووسین بۆ کەناڵەکانی کەیتڤیە زاگروسە کورساتە گەلی کوردستانە یە ئیسلامیەکانن هیچیان بڵاوی ناکەن هەر وەک کەلیمێ بڵێ ئەمە مێژووە ئەمە شوێنەوارە هەر وەک لەلایان کوفر بێ کەس بڵاو ناکە لە غەیر KNN نەبێت تەنیا ئەوە بڵاو دەکە ئەوە معنی ئەوایە ئەوانە ئیمانیان بە کەلتوری شارستانی کورد نییە یان لەگەڵ وێرانکردنی مێژووی کوردن یان لەگەڵ وێرانکردنی کەلتوری شارستانی کوردستان معنی ئەوەیە ئەگەرنا تو بۆ چی بڵاو ناکێ بۆ بڵاو ناکەن بەڵێ زۆر سپاس دەکەین هیچ حزبێکیشی دەوری نەبووە هیچ حزبێکیش مذەکەرەیەک ڕۆژێک یادداشتێک نەبووە حکوومەتی هەرێم بڵێ بوچی ئەم هەموو شوێنەوار و کەلتوری کوردستان تێیا وێران کرد هەموو حکوومەتێک لە دنیادا بە پلەی یەکەم دەبێت تاریخ و کەلتوری خۆی بپارێزێ نەک بێیە وێرانی بکە بەڵێ زۆر سپاس دەکەین بۆ بەشداریت و بۆ زانیاریەکانت لە بەرنامەکەماندا هیوای ڕۆژێکی خۆشت بۆ دەخوازی سەلامەت بی زۆر سپاس دەکەین من ئومێدوارم ئێوە دائیما دیفاع لێ بکەن بەدڵنیەوە بارکی خۆمانی زانین سپاس بۆ بەڕێزیشت و بۆ دڵسۆزیت و بۆ زانیاریەکانت لە بەرنامەکەمانت دەوڵەمەند کرد بە هیوای ڕۆژێکی خۆش بۆ بەڕێزت بینەرانی عەزیز دیارە ئێمە ماوەی بەرنامەکەمان زۆر کەم ماوەتەوە لەبەرەوەی کاتی شەبێ لەگەڵ میوانەکەمان بتوانین بکەوینە گفتوگۆ لەسەر و پرسانێک کە باس کرا بۆیە داوای لێبوردن لە ئێوەی بینەرانی عەزیز دەکەین کە ناتوانین پەیوەندی تەلەفۆنەکان وەربگرین بگەڕێم و بەلای بەڕێزت بەڕێز کاقادر گوێت لە قسەکانی بەڕێز عەبدوڕەقیب بۆ گەر تۆ شتێکت هەیە لەسەر و شتانە بەگشتی کە باس کرا
یاخود ئەو کەمپێنەی کە هەیە و ئیمزایانێک کە کۆیان کردوێتەوە ئایا و کەمپێنە ناتوانێت هەوڵ بدا ببێتە فشارێک بۆ ڕاگررتنی ئەو جۆرە دەستخستنە ناو ڕوخان یاخود دوێرانکردنی شوێنە مێژوویەکان؟ وەڵام من دەمێ یەک خاڵ بڵێم ینی لە کوردستان بە سەدان شوێنەوار ناسەیە بەداخە و شوێنەوار ناسانش هەمیان بە ئاسی ڕۆژێکی عەبدوڕەقیب یوسف خەمخۆر نەبووینە. من بخۆم لە نزیکەوە مامۆستا عەبدوڕەقیب یوسف کۆنتاکتم هەیە لەگەڵی وە چەند ساڵێکە پێکەوە لەو مەسەلانە زۆر جار هاو بەش دەبینیان من هەری کاریان دەکەم بەڵام من ناتوانم وەکو ئەو سەتاسەد کارەکان لەسەر شوێنەواردا بنێم. بەداخەوە ینی بەشێکی گرنگ لەوانەی کە دەستیانە تێکدان هەیە کوتمە ئەو شوێنەوار ناسانەی پارتیوێکێتیشن هیچ هەڵوێستێکیان نییە ئەوەش کارەساتێشکەیە تۆ دەست سوێن بخۆی کە تەخەڕوج دەکەی تۆ بزانی تێبگەی ئاستی ئەو ئاسارانە چی چاوەکانت بنووقێنی قسە نەکەی وەکو ئەو عەبدوڕەقیب یوسفە خەمخۆر نەبی ینی شەڕ دەکە ئامادە بوو خۆی بستێنی لە پێناوی ئەوەی لە سلێمانی گەڕەکان تەخت نەکرێت تێک نەدرێتن کەچی ئەوان ئامادەنین پرۆتستۆیەکی حزبەکەیان بکەن فشارێک دروست بکەن ئەمە کارەساتە ناویان لێ بندرێ شوێنەوار ناس لە کاتێکدا جەمعیەی مؤەررخین هەیە جەمعیەی شوێنەوار هەیە ئاسار هەیە هیچ هەڵوێستیان نییە. ئەوەی مامۆستا عەبدوڕەقیب یوسفیان دەکەن کۆمەڵێک کەسی سربەخۆن کە هەموو کەسێکیان لەگەڵدایە ینی ڕۆشن بیرانی سلێمانی ڕۆشن بیرانی دهۆک و هەولێر پێکەوەنە ینی ئاساریەکان نین ئەوە کارەساتێکە دوو بەداخەوە حکوومەتە هیچ گیان لێ ڕناگرێتن بە پێچەوانەوە من ئاگادارم 2000 مامۆستا عەبدوڕەقیب یوسف زیندانی دیتووە لەسەر ئەو موقفانە ینی بە تەمەنێکی 70 ساڵیەوە ئەشکەنجەیاندایە لە پێناوی ئەوی دیفاع لێرەدا ڕۆڵی ڕاگەیاندنەکان چەند بە گرنگ دەزانی ئایا کار لەسەرەوە مەسەلەیە بکەن من پێم وایە بەداخەوە ڕاگەیاندنەکانیش بەشێکن چکو ڕاگەاندن ئەو ڕەبوویتە بەشێک لە شەڕ بەشێک لە هێزی فشار ئەگەر گرنگی پێ بدان ینی ساڵی 2008 ئێمە توانیمان کە ئەوە ڕابگرین بەشێک لەوانە ڕاگەیاندنەکان هەموو بۆ نەورۆز تێڤێژەوە کە چەندین بەرنامەیان ئەوە لەسەر کرد گرنگە ئێمە وەتەنی بوون ئەی ڕەقیب ئەوەیە تۆ تاریخت نەبوو نەتەوە بوونیشت دەدۆڕێنی کەلتوری نەبێ ینی هەرچی شتی جوانە لەو کوردستانەی پارە دەکە دەفرۆشرێ بە مرۆڤتەوە بە خاکتەوە بە ئاسارتەوە کۆمەڵک کەس هاتن وەکو بازار سەیری دەکەن ئەوەش کارەزاتە بۆیە ڕاگەیاندنەکان زۆر گرنگە ینی ئیبرازیەوە بکەن ینی دەستلێدان ینی کارەسات نییە بەعز بە هەموو جەریمەی خۆی جگە لە عەمەلیە ئەنفال نەبێتن زیاتر تەرکیز ینی داکۆچی لە پاراستنی شوێنەوار کردێت لەو حکوومەتی هەرێمەی یعنی ئەوە مامۆستا عەبدوڕەقیب یوسف بەخۆی ینی چەندین نووسینی لەو بارە من خوێندومەتەوە و هیچ شوێنشی ئەسار جگە لە عەمەلیە ئەنفال کە هەموو شوێنەکان تەخت تێکەدرا تێک نەدەدرا بەڵام ئێستا کە لە ناو شار هەولێر یان سلێمانی گەڕەکە بە تاوەدی تەخت دەگرێت بە ئاشکراش دەبینیتن ینی ئەوە کارەساتە ئەو حکوومەتە دەکا بە هیچ داگیرکەرێک نەکرایە و ناشکرێت. بەڵێ دیارە ئەوە هەڵبەت کاریگەری زۆریشی دەبێت لەسەر نەوەی داهاتوو کە شوێنەوارە قەدیمیانە نەپارێزرێەوە هەرەمە شێکێکە لەوەی کە خەڵک هەستی نیشتیمانی تێدا کەم ببێتەوە یاخود هەست نەکاکە سمبولێکی هەیە لە وڵاتەدا نەگەوە من کۆمنتی بەڕێزێک دەنووسم لە ڕۆژانە فەیسبوک لە بۆ منی نووسی لەسەر لاقلاقەکەی ئەڵێ دوای تێکدانی دەڵالخانە منەسە هیچ بیرەوەری پاقلاوە فرۆشتن و هێلکە فرۆشتن و شەندەری فرۆشتنم نما لەو شارەی بیرەوەریەکانی من هەمووی بە گەورەی ماوە ینی بیرەوەری هەموو شار تێک و پێکەدەن ینی ئەوەش تاوانەکە ئینسان کە بەلای ماسەڵەن ئەمن خەڵکی هەولێرم دەڵالخانەیان عەزیلاقلاقە ئەوانە هەموو هەر یەکێ سەدان بیرەوەری بە بیرە ئێمە دێناوە تەخت دەکەن ینی بیرەوەریەکانیشمان دەکوژن بۆیە بەداخەوە گرنگە وەکو ئەوەی دەڵێ میدیا چڕ بکاتەوە لەسەر ئەوە ینی ئەوەی ئێستا دەکرێت بە داگیرکەر نەکراوە ناشکرێ ینی هیچی کەمتر نییە لەوەی مەشروعی گاپی ئێستا ئەتاتورک مەشروعی گاپی تورکیا کە دەوێت بە هەزاران گوند ئەو تێگەدا مامۆستا عەبدوڕەقیب یوسف وانە ئەو گروپا کە دەبینم خەڵکتریشەن لە دەرەوەی وان هەوڵ دەدەن ینی شەڕێکی زۆر سەختیانە بەس بەداخەوە نە حکوومەت ینی نە قانون لە پشتیانە نە حکوومەت هاریکاریان دەکا و ئەزیەتیش دەدرێن مەعساد لەوەدایە تۆ لە شەڕی مافیاکان کە مافیا لە هەموو شوێنەکەی لە رووسیایە لە ئیتالیایە حکوومەت پشتگیری قانون دەکا یاسا دەکا ڕێکخراوی دەخرەوە شتێکی دژە بەنێ لانی ڕاگەیاندن هاوکات ڕۆڵی ڕێکخراوەکانی مەدەنی چۆن دەبینی چەند گرنگە ئەوانیش باڵشتی لەو مەسەلەیە بکەن من پێم وایە ینی هەستینەت بەهۆی هەستینەتەوەتی لاواز ئەو شتانەش لاواز بووە
و نەکەر ئەوە نەجی بەخانەسە لە پەرلەمان شتێکی گاڵتەجاری هەیە پێ دەگوترێت پاراستنی شوێنەواری ئاسار ئەوانیش هیچ ناکەن یعنی لیژنەیەکی شوێنەوار لە پەرلەمان هەیە ڕۆژێک لە ڕۆژان قسەیەکی نەکردووە نازم چۆن شەرم لە خۆیان ناگەن کۆمەڵە کشتی کارتۆنیان داناوە بەبێ ئەوەی لەبەر چاویان لە هەموو شارەکانی کوردستان ئاسار تێکە درێ قسە ناکەن ئیدانە ناکەن خونسان هەر بۆ مێژوو هەڵوێستێک دەنوێنێتن بەرز قادر تۆ پێشنیارت چییە بۆ ئەوی چۆن هەوڵ بدرێ بۆ ئەوەی بتوانندرێت کە لە ئاستێکی فراوانتر تاکۆکی لەسەر پاراستنی شوێنەوەرە مێژوویەکان بکرێت من پێم وایانی ئاسار لای من ینی نەتەوەیی بوون ینی کوردایەتی بوون ئەوەی کە هەموو ئەو خەڵکە خۆی برۆ بە کوشتایە کە هەوڵی دەدە داگیرکردنێتەوە کوردستان و ئەتیفاس پێ بکرێەوە ئەو نمونە زۆر باوە کە بێشکچی باز دەکات کۆمەڵێک ئاسار ناس چوینە ئەفریقیا داوای لە ئەفریقیا داوای کڕینی ئاساریان کردی کەسیان نایفرۆشتێ بەو ئەرزانی خۆیان بەو هەژاری خۆیان لەبەر ئەوەی پێیان گوتیەوە تاریخی ئێمەیە نافرۆشین کەچی هەمان ئەوانە هاتوونە کوردستان خەڵک بە لێشاو داوێتێ نەبوونی سەقافەت و ئەو حکوومەتەی هەیە بەداخەوە من بۆ خۆم وەکو قادر نادر بڵێم من پێم وایە حکوومەتەکە بۆ خۆی هەستی نەتەوایەتی نییە بەرپرسە سیاسەکان بۆیە ئەوانە بە چاوی بازار سەیری هەموو شتانە دەکەن بەڵام فشاری خەڵک فشاری میدیا فشاری ڕێکخراوە مەدەنیەکان و هەوڵ بدرێ یونسکۆ بێنتە سەخەت یعنی من دڵنیام لە سلێمانیش ئەگەر ڕۆشنبیرانی سلێمانی ئاسەوار ناسان ڕۆشنبیران یونسکۆ نێنە سەخەت چکو یونسکۆ ئەتوانێت سنوور دابنێ لە بۆ هەموو ئەوەیە بۆی بەشەکە لە نەتەوەی گرتوەکان لە بڕیاریوە شەڕی مافیاکان کەس دەرەقەتیان نایەتن بۆیە گرنگە ڕێکخراو نێودەوڵەتەکان بێنرێتە سەخات و تەلەڤیزیۆنەکان گرنگی بۆ بەرنامەیە بدەن چکو ناکرێت لای کوردستان ڕزگار کرد لە ناوە خۆت ئەوەی کە داگیرکەران پێیان ناکرێت دەرەوە داگیرکەران لە ئێران دەیکان لە تورکیا دەیکان ئەوان بە بەردەوام دەیکەن بەڵام ئینسان تەئەسف لەوە دەخوات دەسەڵاتێکی خۆماڵی کوردی کە هەموو خەڵک خەباتی ئەوەی کردی یەکێک لە خەباتەکان ئەوە بووە کە ئاساری بپارێزرێ مێژوەکەی نەفەوتێندرێ یعنی خەڵک شەڕی گرێتە سەر ئەوەی کە ئەو شوێنە ئیسە ساڵ لەمەوبەرە نابی تێک بدرێ گوندێک تەخت بکرێت کە 20 ساڵ دروست بووە ئێستا تو دەی شوێنێک 6,000 ساڵت تەخت دەکرێت زۆر سپاس دەکەین ئێمە هاتینە کۆتایی بەرنامەکەمان ئەگەر شتێکی ترت هەیە بە کورتی من زۆر سپاسان دەکەم بە هیوام میدیاکاران هەر بە دوای بابەتی هەست بزوێن نەکەون هەر بە دوای بابەتی گەرما و گەرم نەکەون ئەو بابەتانش گرنگە چ مەسەلەی ڕەمزەکان دروستکردنی پەیکەر سەر لە نوێ لە کوردستان کە بوویتە گاڵتەجاری و بە میزاجی کۆمەڵێک بەرپرسا یعنی ڕەمزەکان بە پێی مێژووی شارەکان دابڕێژێتەوە ئەم شوێنەوارەکان ڕوحی نەتەوەن یعنی کە تو ڕوحەکەت لێستاندەوە نەتەوەکە بێ مێژوو دەمینێتەوە بەداخەوەی ئێستا دەکرێن ناپاچیە بۆیە هیوادارم نمونەتان زۆر بێت ئەو جۆرە بەرنامانە زیاتر بێت زۆر سپاس دەکەین نمونەیەش لە زیاد بنداوێ سپاس بۆ ئامادەبوونت جارێکتر بینەرانی عەزیز دیارە ئێمە هەروەکو باسمان کرد بەرنامەکەمان کات تایبەت بوو بە دروستکردنی پەیکەری ئاشتی بۆ ئەو لەقلقە مێژوویەی کوردستان کە لە هەولێرۆک و سمبولێک بوو و هاوکات پاراستنی شوێنەوەرە مێژوویەکان سێ میوانی ئازیز لە گەڵمان بوو میوانێک بەڕێز قادر نادر لە گەڵمان لە ناو ستۆدیۆ بوو کە چالاکی مەدەنیە و هەروەها بەڕێز عیسا خەدر کە ڕۆژنامەوانە لە هەولێر لەگەڵمان بوو و هەروەها بەڕێز عەبدوڕەقیب یوسف کە مێژوو نووس و هاوکات شوێنەوار ناسە لەگەڵمان لە پەیوەندی تەلەفۆنی دابوون زۆر سپاسی میوانانی عەزیز دەکەم و هەروەها سپاس بۆ ئەو هاوڕێیانەی کە لە پێدانی زانیاری و وێنەکاندا هاوکاریان کردم و هەروەها سپاس بۆ هاوکارانم بۆ هاوکاریکردنم لە جێبەجێکردنی و بەرنامەیە زۆر سپاس بۆ هەموو ئێوەی عەزیزان تا بەرنامەیەکی تر و کاتێکی تر ئەم کاتەوە هەموو کاتێکتان هەر شاد و سەرکەوتوو بێت.